بەناوی خۆی گەورە و میهرەبان لە هەواڵ و کارداونەوەی وێبتیڤیستاندار لەگەڵتانم. پرۆژە نوێیەکەی ئەردۆغان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد و ئیخوان بەرەو کوێ دەبات؟ ماوەی چەند هەفتەیەکە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا پلانێکی نوێی خستۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ داڕشتنەوەی پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەکانی دەوڵەتەکەی کە بریتیە لە بادانەوە لە لای هێزە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پشتکردن لەو گروپ و ئاراستە بچووکانەی کە ماوەی 20 ساڵی ڕابردوو تورکیاویستی بیان کاتە بەدیلی دەسەڵاتی ئەو ناوچەیەوە لەو ڕێگایەشەوە خەونەکەی بۆ زیندووکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی نوێ بەدی بهێنێت. تورکیا بۆ ئەم مەبەستە دەیەوێت لە میسر بە تەواوی دەستبەرداری ئیخوان موسلیمین بێت و بگەڕێتەوە بۆ دەسەڵاتدارانی ئێستای میسر، سعودیا، ئیمارات. لەو چوارچێوەیەش چەند ڕۆژێکە بە شێوەی نهێنی گفتوگۆ لە نێوان تورکیا و میسر دەستی پێکردووە و مەولود چاوش ئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا پشتڕاستی هەوڵەکانی کردوتەوە. هاوکات تورکیا دەیەوێت پشت لە حەماس بکات، پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بە تەواوی ئاسایی بکاتەوە. لەم بارەیەوە نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند گفتوگۆ لەگەڵ تورکیاش دەکەین، ئەمەش پێشوەچوونێکی باشە. لە لیبیاش بە جوێرەی لێکدانەوەی چاودێریان تورکیا دەیەوێت بەهۆی لاوازیان لە پشتیوانی حکومەتی وفاقی لیبی دوور بکەوێتەوە، لە جێگای ئەوەدا شوێنی خۆی لە ئەجێندای پاریس و قاهیرە و ئەبوزەبی بۆ دیزاینکردنەوەی دەسەڵات لە لیبیا قایم بکات. ئەوەی تایبەتە بە عێراقیش دوای سەردانەکەی پاپا بۆ بەغدا دەرکەوتنی بەهێزانەی سوننەکان لەو سەردانەدا کە تورکیا ماوەیەکی زۆرە پشتیوانیان دەکات بۆ بەهێزکردنی پێگەکەی لە عێراق. دەیەوێت بۆ لەمە دوا بۆ بەدەستێنانی پشتیوانی عێراق لە شەڕی پەکەکە و بەهێزکردنی پێگە ئابوووریەکەی ڕوو لە بەغدا و نەجەف بکاتەوە، پشت لە ئیخوانی عێراق و سوننە بکات. چاودێران پێیان وایە ئەو پلانە نوێی تورکیا ئەگەر سەر بگرێت لە بەرژەوەندی کورد بەگشتی و پەکەکە و ڕۆژاواش بە تایبەت نابێت، هەروەها لە بەرژەوەندی ئیخوان موسلیمینیش نابێت. باشبوونی پەیوەندی تورکیا لەگەڵ وڵاتانی ئیقلیمی وا دەکات کورد نەیتوانێت وەک پێویست سود لە نایارەکانی تورکیا بۆ بەرژەوەندی پرۆژەکەی و لە ناکۆچەکانی لەگەڵ تورکیا بەکاربهێنێت، هەروەک چۆن دەبێتە دوایین بزمار لە تابوتی ئیخوان موسلیمین چونکە مەرجی سەرەکی وڵاتانی عەرەبی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا پشتکردنی یەکجاری تورکیا لە ئیخوان موسلیمین. بەخواتان دەسپێرم.